وا دەردەکەوێت ئێران و ئەمریکا جارێکی تر دوورکەوت بێتنەوە لە ڕێککەوتنێک بۆ زیندووکردنەوەی سەودا ناوکیەکەی ساڵی 2015 سەرەڕای ئەوەی کە بەم دوایانە پاش زیاتر لە 17 مانگ وتوێشکردن دوجار هیوایەک هەبوو بۆ ڕێککەوتنێک، بەڵام ئێستا ئەو هیوایەش وەکو مانگی ڕابردوو نەماوە. بۆ تاوتوێکردنی ئەم پرسە دەچینە لای سەلاح بایزیدی، شارەزا لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان. سەرەتا بەڕێز بایزیدی سوپاس دەکەم بۆ کاتەکەت. ئەو هیوایی کە هەبوو لەسەر بنچینەی چی بوو و بۆچی ئێستا ئاڵۆزی تێکەوتووە؟ سەرەتا سڵاو بۆ جەنابت و بینەران و بیسەرانی دەنجی کوردی ئەمریکا. لە ڕاستیدا کاتێکە وەکو باستان کە سەرۆک بایدن هاتە سەرکار لە ئەپریل 2010 بە دانوستانەکان کرا، هیوایەکی زۆری لەسەر چنا دواتر بە دەست بەکاربوونی ئیدارەی نوۆی ئێران ڕئیسی ئەو دانوستانانە خاوبوونەوە و بە ڕێگایەکی ئەستەم و دژواردا چوون و هەندێک جار هیواکان بەرز دەبوونەوە، هەندێک جار باس لە خاوبوونەوەیان دەکرا. بەڵام بەکو باستان کرد لە کاتێکدا مانجێک پێش ئێستای چەند هەفتەیەک پێش ئێستا باس لەوە دەکرا کە هەموو دەقەکانی کۆتایی نووسراوەتەوە بەرەو ڕێکەوتنی کۆتایی دەڕوا، بەڵام ئێمە ماوەی 2 هەفتەیەکە 12 ڕۆژێکە تەنانەت لە هاوبەش ئەوروپایەکانی ژەمە دەبیسین کە هیچ ئومێدێکی کەمیان بەوەی کە بەحاڵ لە ئایندێکی زۆر نێزیکدا ئەو دانوستانە بەنجام بگاوە. لە ئیدارەی ئەمریکاشدا بە هەمان شێوە ئێمە کە لە بەرپرسانی ئەمریکایی دەبیستین کە ئەوان بخوان دەڵێن تۆپەکە لە گۆڕەپانی ئێرانە و ئێران دەبێ وەڵام دەرەوەی کۆمەڵێک پرسیار بێ. بەڵام ئەوەی کە بۆ ڕێککەوتناکە بەڕاستی کۆمەڵێک کێشە هەن کە تەنیا کێشەی دانوستانەکان ئێران و ئەمریکا نییە، کۆمەڵێک کێشەی تکنیکی هەیە لەگەڵ ئاژانسی وزەی ئەتۆمی جیهانی کە ئێران وەڵام دەرەوە نەبووە و بەحاڵ سیاسەتی نەوخۆیی ئێرانە، سیاسەتی هەرێمی ئێرانە، یعنی کۆمەڵێک هاوکێشەی جیاوازن کە لە دەوروبەری ئەو ڕێکەوتنان کە ئێستا بەحاڵ گەشتن لوتکەی چەق بەستووی ئەو دانوستانان. بەڵێ دەزانین ئەوە نزیکەی 17 مانگەوەکو ئاماژەم پێکرد ئەم و توێژانە با بڵێن ئەنجام دەدرێت، بەڵام هێشتا هیچ بەرهەمێکی نەبووە. باشە ئەگەر لە حاڵەتێکە کە با بڵێن ڕێککەوتنێک نەکرێت، ئالتەرناتیڤ چییە بۆ ئەوەی ڕێگە لە ئێران بگیرێت کە چەکی ناوکی بەدەست نەهێنێت، وەکو کە کاربەدەستانی ئاژانسی وزەی ئەتۆمی نێونەتەوەیش ئاماژیان بەوە کردووە کە زۆر نزیکە لە دروستکردنی چەکێکی ناوکی؟ لە ڕاستیدا ئەمە هەواڵی زۆر جیاواز دەبیستن. تەنها لە بیرتان بێ ئێمە نزیک 7 مانگ 8 مانگە لە دەمان بیستکە لە هەفتەی داهاتوو لە مانجی داهاتوو بەردام هەواڵاندیان کە ئێران لە دروستکردنی چەکی ناوەشی نێجیک بووتەوە. دروستە ئێران لە کاتی خۆ لە دانوستان لە ڕێکەوتنی ناوەکی 2015 ئەو کاتێک لەژێر 4% دانی ئۆرانیۆمی بوو. ئێستا باس لەوە دەکرێت کە ئێران ڕێژەی 6% نێزیک بووتەوە، تەنیا بە کاتێکی زۆر کەم دەتوانێت بگاتە ئەوەی کە چەشی ناوەکی دروستکە. بەڵام ئالتەرناتیو کە باز دەکەن تەنها ئالتەرناتیوە کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هاوبەشەکان ئوروپایی باز دەکەن دانوستان لەگەڵ ئێرانە کە بتوان بەحاڵ ئەو قەناعەتە بە ئێران بێنن کە ڕێگای چاوەدێری ئێران بتوانن بەحاڵ ڕێگا بە ئێران بگرن. ئەگەر ئالتەرناتیو دیارە ئەگەر چاو لە کۆمەڵێک ئالتەرناتیو هەیە باس لە وەکو وڵاتی ئیسرائیل باسەوە دەکات خۆی ئامادە دەکات کە ئەگەری تەنانەت ڕێکەوتنی ناوەچیشدا ئەگەر بزانێ مەترسی لەسەر ئیسرائیلەیە هێرش دەکاتە سەر ناوەندە ئەتۆمیەکانی ئێران. بۆیە بەڕاستی ئالتەرناتیوێکی دیکە نییە بێجگەلەوەی کە ئەو ئەگەر دانوستانی بکرێ. بەڵام بۆ گوتم چونکی دانوستانەکان لەگەڵ ئێرانێ بە کۆمەڵێک تەنیا ڕێکەوتنی سیاسی نەبەستراوەتەوە، کۆمەڵێک ڕێکەوتنی تکنیکیشی دەدایە و زۆر ئەستەمە کە ئەو چاوەدێریە. بەڵێ بەڕێز بایزیدی دەزانین لە ئێستادا شەڕی با بڵێن سەپێنراوی رووسیا لە ئۆکرانیا بەڕێوە دەچێت و وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش سزایان سەپاندۆ بەسەر رووسیادا لە ئەنجامی ئەم شەڕە و ماوەیەک پێش ئێستاش رووسیا ئاماژەی بەوە کرد کە ئەگەر هەر ڕێککەوتنێک بکرێ نابێ پەیوەندی بە ڕێککەوتنی نێوان ئێران و رووسیاوە هەبێ. جا ئەم بابەتی رووسیا چەندێک کاریگەری هەیە بەسەر ئەوەی کە ڕێککەوتنەکە نەگەیشتە ئەنجامێک بۆ زیندووکردنەوەی ئەو ڕێککەوتنی ساڵی 2015 لە ئێستادا؟ لە ڕاستیدا یەکێک لە هۆکارەکانی ڕێککەوتنی ناوەکی 2015 سەرکەوتوو ئەوە بوو کە ئەو کاتەی هەم رووسیا و هەم وڵاتی چین پشتیوانی ئەم ڕێککەوتنیان کرد. بەڵام لە دەوری ئێستادا
ئەگەر ئێمە پێش ئەوەی کە بگەڕێنەوە ڕووداوەکانی پێشتری ئۆکراین رووسیادا دەکرا ئەو کاتەی بەرحاڵ نێزیشی تا ئاسێکی نێزیکی لە نێوان رووسیا و وڵاتانی ئەوروپای رووسیا و ئەمریکا هەبوو دەکرا رووسیا دەوری ئەوە بژێرێ کە ئەو نێو بژیوان بژێرێ لە نێوان ئێران و وڵاتانی ڕۆژاوایی بەڵام لە دوای بەڕاستی ڕووداوەکانی شەڕ کە ئێستا بەردەوامە و رووسیا بە خۆی لە کەوتوتە نێو گەمارە و وڵاتانی ئەوروپایی ناکرێ ئەو نێو بژیوان جێرە جێگای بەرحاڵ بڕوا پێکراوەی وڵاتانی ڕۆژاوی تاوت ئەمریکا بێت کە ئەگەر بازەوە دەکرێت ئەگەر بێت و ئێران دەست لە بەرحاڵ لەو تکنیک و لە بەرحاڵ ئەو توانایەکانی پیتاندین ئەتۆمی خۆی هەڵگێ دەبێت ئەو بەرحاڵ ئەو مەقدار ورانیوم بچێتە وڵاتشکە و کاتەی پێشتر رووسیا بوو ئایا ئەو رووسیا ئەو دەورە هەیە کردوانێ بەرحاڵ جێگا بڕوا پێکردن پێم وانیە لە ئێستادا. بەڵێ بەڕێ سەلاح بازیدی شارەزا لە پەیوەندیە نێودەوڵەتیەکاندا سوپاس دەکەین.